نایە خوارێ گەلێک سوپاس. ماوەی چەند دەبێت لێرە گۆرانی دەڵێیت چۆنە بڕیاری ئەوە داوە لە نێو شاری هەولێر کارێکی وا جیاواز بکەیت؟ پێشەشی بەخێراتنی کەناڵەکەتان دەکەم. زۆر دەمێکا کە بەتەما بووم ئەو کارە بکەم بابەتی لایڤ ستریت کە شتێکی پێویستە بۆ وڵاتی ئێمە هەشە، بەڵام بە شێوازێکی زۆر کەم. تۆزێک کاتم ویست بۆ ئەوەی کە قەنەعات بخۆم بێنم و بتوانم بە جوانی بڕیاری لەسەر دەمیتر. ماوەی 2 هەفتە 3 هەفتە دەبێت بە تەواوەتی دەستم پێ کردووە. شاری هەولێریش شارێکە لە شارە هەرە جوانەکانی کوردستان، شاری هونەرە، شاری کۆمەڵێک شتی جوانە. بڕیارمدا هەرچەندە کەمیش بوو با بڵێن لە هەولێر، گوتم بە من یەکەم کەسم ئەو شتە بکەم و بەردەوام بم لەسەری، ئینشاڵڵاش بە پێی توانە بەردەوام دەبین لەسەری. باشە کاک ئادەم، تا چەند لەسەر ئەم کارە ڕەخنەت لێ دەگیرێ بۆی ئەوەی ئەم کارە لە شاری هەولێر بە تایبەت لە کوردستانیش کەمە؟ تا چەند هاوڵاتیان ڕەخنە دەگرن یاخود با بڵێن چەند هاوڵاتیان دڵیان بۆ کارە خۆشە؟ وەڵاهی هەر کارێکی نوێ سەرەتا ڕەخنێکی زۆری لێ دەگیرێ. ئەتۆ بتوێ مەسەلەن کارێکی جوان بکەیت و شوێنی خۆت بکەیتەوە، کارێکی جیاواز بکەیت، تەمان ڕەخنە هەر دەبێت. بۆ ئێمە بۆ سەرەتایی من خۆم کە باسی بکەم ڕەخنەی زۆر دەگیرێت، بەڵام گرنگ ئەوەیە کە من خۆم ئۆڵڕێدی ینی خۆم یەکلای کردوتەوە لەسەر ئەو بابەتە. من هاتووم لێرە هونەر پێشکەش دەکەم، هاتووم سیمای ئێرە جوان بکەم، سیمای شار جوان بکەم. بۆ زانیاریتان ڕۆژانە خەڵکانێکی بیانی دێن، زۆر پێم خۆشە، زۆر دڵخۆشم کە دەیبینم پێیان خۆشە کە شتێکی ئاوا جیاوازە ناو کوردستانە نەبینراوە تا ئێستا، هەش بوو بێت بە شێوازێکی پرۆفێشناڵ کاری لەسەر نەکراوە. ترەوەی توانی بێتم منیش پەیامەکەم ئەوەیە کە هونەر بە جوانی بگەێنم، دەنجی کورد بە جوانی بگەێنم، ئەو شتە بە جوانی بگەێنم کە ئێمەش دەتوانین کاری جوان بکەین، کاری جیاواز بکەین. گەنجی کوردیش پێ دەکرێت کاکە، ینی ئێمەش هیچمان کەمتر نییە لە گەنجانی وڵاتی تر و هیچمان کەمتر نییە لە وڵاتانی دەرەوە. باشە کاک ئادەم جان، تا چەند دەتوانین بڵێن بژێوی ژیانە لەسەر ئەو کارە دابین دەکەی لێرە؟ زەحمەتە ئەو شتیان بڵێم. ڕاستی من وەکو تموحێک دەمەوێت ئەو شتە بکەم، نەک وەکو بژێوی. هیوادارم لە داهاتوودا مەسەلەن ئەو دیاردەیە ئەگەر لەلایەن حکوومەتەوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە پێشوازی لێ بکرا و بە شێوازێکی پرۆفێشناڵتر جوانتر، چجای ئەوەی کە شوێنێک دابین بکرێ بۆ ئەو بابەتانە، چجای ئەوەی کە هەوڵی پەرەپێدانی زیاتری لەو بوارانە بدرێ، بۆی بتوانین کەسانێکی گەنجیش ئاوا لەسەر پێی خۆیان ڕابوەستن و چوزانم چاویان لە دەستی کەس نەبێتن و چاویان لە دەستی ئەملا ئەولا نەبێت. ئەوە زۆر گرنگە.